پێویستە کاتێ گاڵتە ئەەکەی غەیبەتی کەسی تیانەکەی. غەیبەت چییە؟ غەیبەت ئەوەیە کە کابرا باس نەکەی بە شتێکە حەزی لێ نەکە. کابرا نییە لێرە تۆ باسی یەکەکەی ئەو باسە خۆی حەزی لێی نییە با تیایشە هەبێ وتیانەی پێغەمبەری خوا ئەگەر کابرا ئەو شتەی تیابێ من باسی کابرا ئەەکەم بزەبت ئەو کابرا و شتەی تایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر تیای بێ غەیبەتە. ئەی فەرمووی ئەگەر تیای نەبێ، فەرمووی ئەگەر تیای نەبێ ئەوە بوختیانە، ئەوە بوختیانە، ئەو لە غەیبەت گەورەترە. جا ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ. غەیبەتی برای مسلمانی نەکا و هەرچی کردەوەکانی خۆت هەیە لە قیامەتا گشتی بدەی بە ئەم و بە ئەو. ئەخە براینە تۆ نوێژەکەی ئیسە تۆ هاتووی بۆ جمعە سەبرەگری لەسەر خوتبەی جمعە بەیانی نوێژەکانت هەمووی هەڵەسی بۆ نوێژی بەیانیان بۆ هەموو نوێژەکان کاتی خۆت لە ئیشەکە دەسەڵەگری نوێژی عیشا نوێژی مەغریب ئەڕۆی حەجەکەی ئەڕۆی زەکاتی ماڵت دەرەکەی ڕۆژی ڕەمەزان عەزیەت و ماندووبوون و تینوێتی و برسێتی ئەمانە هەر هەمووی ئەەکەی لەبەرەوەی خوات لێ ڕازی بێ. ئاخر دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت مفلیس کەسی مایەپوچ ئەو کەسەیە کە غەیبەتی ئەمی کردووە بوختیانی بە ئەو هەڵبەستووە قسەی بە ئەو کردووە ئەم کردەوە چاکانەی ئەدرێ بە ئەوان. ئاخر براکەم کردەوەکانت حەزەکەی بدرێ بە خەڵک کە دریا بە ئەوان تۆ مایەپوچە بی ئەگەر حەقیانیش لات مابێ و کردەوەت نەما بێ بدرێ بە ئەوان ئەمجا کردەوە خراوەکانی ئەوانە تێرنەی دەن بەسەری تۆیا و مستحق جەهەنم ئەبیت و ئەتخەنە ناو جەهەنم. حیفە ئینسان ماری خۆی بەدەستی خۆی وێران کە. باشترین سەرمایە عەمەلەکانتە کە ئەنجامێ دەی. بەخوا پارە سەرمایە نییە، پارە سەرمایە نییە، سەرمایەی ڕاستەقینە عەمەل و کردەوەکانتە کە تێتە ناو قەبرەکەت و بەس پارە لە لێواری قەبرەکەتە ئەگەڕێتەوە کە سوکارەکات و مناڵ و ژن و ئەمانەش هەر هەمووی ئەگەڕێنەوە. بەس عەمەلەکانتە تۆ عەمەلەکانت هەمووی ئەدەی بە خەڵق. مسلمان چۆن ئەبێ ئاگای لە خۆی نەبێ؟ آخر شەرتیش خۆشەویستەکانم بۆ گاڵتەکردن ئەوەیە کە کاتی تایبەتی هەبێ. هەموو کاتێک کات گاڵتەکردن نییە. والله هەنێ کات هەیە ئەگەر گاڵتەی تیا بکەی لەوانەیە وەک ئەوە وابێ بەردێ بە بەسەر کابرایە وەکەوە تا چەقشوێ بەی بەسەریە. گاڵتە شوێنی خۆی هەیە، کاتی خۆی هەیە. بۆ نمونە جەماعەتێ چن بۆ سەفرەیەک گاڵتەی تیا شەو دانیشتن و دەمەتەقیەکەن و مەجلیسێک قسەی خۆشی تیا بکرێ قەیچێک کێشەیەک لە بین ژن و پیاوە هەیە جاری وا هەیە کێشەکە خەریکە گەورە بێتەوە لەوانەیە یەک سوعبەتێکی خۆش و پێکەنینێکی خۆش کێشەکان حەلکە. زۆر جار کێشەکان بە پێکەنین و بە خەندەیەک حەلە بێ. جا زۆر مهمە ئینسان کاتەکانی بزانێ. وتیانە سوفیانی کوڕی عویەینە یەکێک بۆ لە پێشینان لە سەلەفی ئومەت وتیان گاڵتەکردن خراپە؟ فەرمووی نا بەڵکو سونەتی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم بەس بە مەرجەکەی خۆی ئەگەر لە شوێن خۆیان بێ ئەگەر لە کاتی خۆیان بێ بەو مەرجانە کە ئێستا باسمان کرد. جا ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ و هەموو کاتێک کاتی گاڵتەکردن نییە. پێشینانی ئومەت لە کاتی جدیاتە جدیات بوون پیاوی مەیدان بوون بەڵام لە کاتی خۆشیشە دەم بە پێکەنین بوون قسە و سوعبەت و قسەی خۆشیشیان کردووە و خەڵکیشیان پێکەناندووە.